بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە هەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئازیزان هەر بە ستایلی جلوبەرگەکەی من و کاک دکتۆری میوانی ئەم بەرنامەیە دەرەکەوێت کە ئێمە لە بۆنەیەکی تایبەتان فعلەن دەمانەوێت باسی بۆنەیەکی گرنگ بکەین دەمانەوێت باسی یەکێک لە ڕۆژە خۆشەکانی مسلمانان بکەینەوەیش ڕۆژی جەژنی ڕەمەزانە دوای 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون دوای 30 ڕۆژ خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و پەرستش و هەوڵ و کۆششکردن و بەندایەتێکی بێوێنە بۆ خوای پەروەردگار ئێمە هەنگاو دەنێنە نێو ڕۆژێکی تایبەتەوە کە پێی دەوترێت جەژن یەکێکە لە ڕۆژە تایبەتەکانی مسلمانان کە تێیدا هەندێک شت یان خۆشی و شادیەک دەردەبڕێکە بۆ ڕۆژانی تر جیاوازە لە ڕۆژانی تر من دەمەوێت باسی چۆنەتی مامەڵەمان بکەین لەم ڕۆژە تایبەتەیە بۆەوەی کە ئەم ڕۆژە بەسەرمانە هەروە بەسانایی تێنەپەڕێ و هەندێک کەس هیچ گرنگیەکی پێنادەن یا هەندێک کەس هیچ لە تایبەتمەندیەکانی لە بەرچاو ناگرن من سەرەتای بەرنامە پڕ بەدڵ پیرۆزبایی خۆما ڕاستەی مسلمانانی کوردستانەکەم و مسلمانانی جیهانەکەم بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە هیوادارم هەمیشە لە خۆشییا بن بە تایبەت میوانە بە ڕێزەکەمان جەژنتان پیرۆز بێ کاک دکتۆر زۆر سپاس بەخێر بێنەوە لە هاوکارانم هیوادارم هەمیشە لە خۆشییا بن بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ میوانمان دەبێ و مەقسە خۆشەکانی ئەم ڕۆژەمان بۆ دەڕازێنێتەوە کاک دکتۆر پێم خۆشە کە پێمان بڵێ جەژن چییە لە دوایەوەی کە خۆت ئەگەر قسەیەکی تایبەتت هەبێ فەرموو سپاس کاک عەباس ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەنابەت جەژن لە جەنابەت پیرۆز بێت و لە کامێرەمانەکان لە ستافی پەیامی خۆشەویست و لە هەموو بینەر و بیسەرێکی عەزیز بۆ ئومێدەی هەمیشە لە جەژن و خۆشیا بن و ئەم جەژنە مایەی نهێشتنی بێتاقەتی و ناڕەحەتی و نەخۆشی و دەرد و بەڵا بێت لە وڵات و لە مەملەکەت و لە جیهان جەژن جیاواز لە ڕۆژەکانی تر بۆ زانیاری بەڕێست و بۆ بینەریش کە پێم وایە خوێندنەوەتان هەیە کە ئەمە تایبەت نییە بە ئیسلام وشەی جەژن یان بۆنە یان مناسبە لە زۆربەی دیانەتەکانە دانراوە لە زۆربەی ئاینەکانە هەیە تەنانەت ئاینە ئاسمانیەکان و ئاینە سەرزەمینەکانی ئەوانەی کە دروستکراوی بەندەشن بۆ لەبەرەوەی کە دیراسەیەک کراوە و هەڵسەنگاندنێک کراوە بەدڵنیایەوە هەڵسەنگاندنی جارێکەکەم خوای گەورە بۆ مرۆڤ کراوە و زایدەن مرۆڤیش بۆ خۆی کردوێتی کە پێویستی بە گۆڕانکاریە کەواتە ئەتوانین لەم منتەڵەقەوە منچمە ناو بابەتەکە جەژن بریتیە لە گۆڕانکاری لە نەمەت و لە شێواز و لە هەڵسوکەوتی مرۆڤ لەگەڵ چواردەورە جەژن بریتیە لە پاکردنەوەی دڵ و دەرونی مرۆڤ لەگەڵ چواردەورە و وشەی جەژن لە ئیسلامە من زۆر جار ئەو قسەم وتووە بە جیاواز لە ڕۆژەکانی تر کۆمەڵی گۆڕانکاری تێدایە کە مرۆڤ پێویستێت ینی بۆ نمونە مانگێک بربەرەکانیت کردووە لەگەڵ خووەکانی خۆتە گۆڕینی خوی خۆت ینی شێوازی خەومان گۆڕی شێوازی خواردنمان گۆڕی نەمەتی ژیانمان گۆڕی کەمەش بۆ خۆی گرنگ و مهمە ئیسلام هەمیشە حەزی لە ئەبدەیتە هەمیشە حەزی لە تازەگەریە حەز ناکە مرۆڤ بە یەک نەمەت بڕوە بۆی سەرەکەی نوێژەکان ڕۆژوەکان ئوستوبەکان شێوازەکان جیاوازەکەواتەمە خاڵی یەکەم بۆ خۆی گۆڕانکاری خاڵی دووەم دیقەت بدە پێش مانگی هەر لەگەڵ ناو مانگی ڕەمەزانە و پێش جەژنەکە حسابێکی بەخشینی پارە بە چواردەور دەکرێت کەواتەمەش بۆ خۆی بەشێکی تری عیدە یان جەژنەکە هەمیشە بیر لەوە دەکرێتەوە کە چۆن پارەیەک ببەخشی بە فەقیر و هەژار سێم عادەتەن لۆ جەژن بریتیە لە گۆڕانکاری لە جلوبەرگە کە دوایە توانین باسی کەین لە ڕووی دەرووناسیەوە کە گۆڕانکاری لە جلوبەرگا چەند کاریگەری لەسەر مرۆڤەکە چوارەم بەیانیانی جەژن خۆشوەردنی تێدایە کە ڕەنگە بینەرێک عەجیبی دەبێ بڵێمە چی ڕەبتیە بەڵێ ئێستاکێ دیراسە کراوە بۆ خۆشی و ئاسوودەی مرۆڤ خۆشوەردن و ئیستیحمام و جەوگۆڕین بەشێکە لای کەواتە ئەمە چوارەم پێنجەم دیقەت بدە لە بەیانیانی نوێژی بەیانیەوە کە لە ڕۆژی یەکەمە قەڵەباڵغیەک و تێکەڵاوێکی تێدایە کەمەش بە خۆی گرنگیەک و موهیمێکی تێدایە کە دەکرێت باسی کەین شەشەم سەردانی تێدایە
کە لە ڕۆژەکانی ترانی ینی تۆ ئەمڕۆ و بەیانی و دوو بەیانی یان ئەم دوو سێ ڕۆژەکە ئەو بەڕێزانی کە لە جژنان لە مناسبەی جژنان سەرەکەی کۆمەڵی سەردانیانە کۆمەڵی پەیوەندیانێکە لە ڕۆژەکانی تران نییە کۆمەڵێت بەخشینەوەی دیاری تێدایە کە فەرمودەکە لە تەهادە و تەحابوو کەواتە مەبەستەکەم لە چییە جژنێکێکە لەو ڕۆژە تایبەتانی کە ناکرێت ئێمە ئیهمالی بکەین و ناکرێت گرنگی پێ نەدەین خالق کە مرۆڤی دروست کردووە من وەکو خۆم بۆ خوێندنەوەیەکم بۆ جەژن بە نەمەت و بە عقلیەت و بە شێواز و بە ئوستوبی مرۆڤ دانراوە ڕاستە ڕەبتێکی ڕۆحی و ڕەبتێکی قیامەتی هەیە بەڵام بۆ مرۆڤ و بۆ گۆی زەوی دانراوە کە بتوانێت خۆشبەخت و ئاسوودە بێت هەیە ناوێت گرنگی بەم ڕۆژە بدە و ینی زۆر بە سانایی یەڵێ مەسەرەن من حەزم لە جەژن نییە هەیە گرنگی مەسەرەن بە ڕۆژ و بە مانگی ڕەمەزانەدا بەس گرنگی بە جەژنەکە نادا تۆ چی بەماناڵێ ئەمە چ جۆرە بیرکردنەوەیەکە ینی خۆی بۆ مەسلەی ئەو گرنگی و گردان و گرنگدان ڕەنگە عقلێت و شێوازی پێکردنەوەی ئەو مرۆڤەت دەور ببینێت بەڵام ئێمە بەو بینەرە ئازیزەیان بۆ بەڕێزە ئازیزە دەڵێن لە هەموو عالەمە دەرووناسی دەڵێت هەر کارێک دەکەیت دەبێت مەسلەی سەرکەوتن و نەسر لە شوێنێکە ئەعلان بکەیت تۆ دیقەت بدە هەر قوتابی کە دەخوێنێت دەبێت لە شوێنێکە نمرە و کارتی تێدا بێت کاتێک کە زەواج دەکەیت پرۆسەیەکی تێدایە و کۆبوونەوەیەک و تەرتیباتێکی تێدایە کاتێک کە مسابقەیەک دەکرێت پێشبڕکێک دەکرێت لە ئاخیرە سەرەکەی کۆبوونەوەیەک و شرینی خواردن و تەرتیباتێکی تێدایە بۆ لەبەرەوەی ئەمە حاڵەتێکی دەرونی زۆر گرنگە بۆ مرۆڤ بۆ ئێعلانکردنی نەسر بۆ ئێعلانکردنی سەرکەوتن هەم بۆ خۆت هەم بۆ چواردەورت هەم بۆ ئەو کەسانی کە کەم تا زۆر کاریگەرن لەسەرت کەواتە ئەگەر دایک و باوکێ گرنگی نەدات ڕاستی من قەناعەتم وایە زوڵمی لە نەفسی خۆی کردووە زوڵمی لە خانەوادەی خۆی کردووە زوڵمی لە مناڵەکانی خۆی کردووە زوڵمی لەو کەسانش کردووە کە بەخۆشی و ئاسوودەیی ئەم خۆشبەخت و ئاسوودا بن چونکە ئاباس بیرت نەچێت جەژن تەنها بۆ خۆمان نییە کاتێک کە من و تۆ جلێکمان گۆڕی و تەرتیبات و سەردانی هەندێک شوێنەکەین لەوە چە من و تۆ شەبەکەمان فول بێ میزاجمان فول بێ مەزبوط بێ بەس ڕەنگە سەردانمان بۆ ماڵێکە خەمۆکە کە ئابلی داوە بێتاقەت بێ بە سەردانی من و تۆ دڵخۆشی و ئاسوودەی بخەینە دڵ و دەرونیەوە کاتە جەژن لە سنووری مرۆڤەکان دەرەچێت دەچێتە سنووری عایلە و خانەوادە دەچێتە سنووری کۆمەلگا شخصی نییە کە تۆ بە تەنها مەسەلەن ئەنجامی بدەیت بەش دەستە جەمعی بالضبط جژن لە بەیانیەوە کە ئێعلان دەکرێت و لە خۆشۆردنەکەەوە دەست پێ بکەوە بۆ خۆتە و فاسولیا برنج و قەیسی خواردنەکە و بڕغی تونکردنەوەکە ئەوە بۆ خۆتە بەس باقیەکەی تری بۆ منداڵە بۆ خێزانە بۆ خانەوادەیە بۆ چواردەورە بۆ هاوسەیە بۆ دراوسەیە بۆ من و تۆ بۆ کۆمەلگایە تەنانەت جاری وایە بۆ قەومێتەکانی ترە ینی لە ناو جژنە جاری وایە تۆ مەسەن جاری وایە کەسێکی کە دوایە کرێ باسی بکەین کەسێکی عەرەبە کەسێکی تورکە کەسێکی فارسە کەسێکی ئێرانی لەگەڕێکتە لەوە چێ ساڵ بێ و بڕوات تۆ نتوانانی مناسبێ نەدۆزیتەوە سەلام و کەرامێکی لە دەرگاکەەوە لێ بکەیت بەڵام لە ڕووی جەژنەوە ئەم تێکەڵاوێ دەتوانێت دروستکرێت زۆر باشە بە ئێمە بزانین کە گرنگی جەژن مادەم ئەمە بۆنێکی دەستە جەمعیە لە بابەتی تاکە چێتە دەرەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەژن گرنگیەکی هەیە چیمان پێ بەخشێ پێویستە ئێمە چه ئەرکێک ئەنجام بدەین بەرامبەر بە چواردەور و کۆمەڵگەکەمانیان جوان لەبەرەوەی کە باسم کرد جەژن لە سنووری خۆت دەرەچی و تێکڵایی بە چواردەورەکەی خاڵ یەکەم زۆر گرنگە دایک و باوەک لە ڕۆژی یەکەمەوە کۆمەڵایەتی بوون و کۆڵێ ڕووخۆشێکی زۆر جوان بنوێن لەگەڵ منداڵەکان بڕوات بێ خەڵکی وایڵە دکتۆر سوبحان الله ئەو باوکەی من ئەڵین میقات کراوە هەم ئیلا بەیانیانی ڕۆژی یەکەمی جەژن ئەبێ بەزمێکی نابێت و یان لەبەر پشتوێنەکەی یان لەبەر کڵاشەکەی حاضر نییە یان لەبەرەوەی قەیسیەکە حاضر یان بۆ نمونەکەمە ڕەنگە ئێستاکی خۆی یەکێک بێ لەو بینەرانی کەم بەرنامە دەبینێتەوە شتێکی خراپە باوکی بەڕێز دایکی ئازیز ئەزانم میزاجت تاو نییە معاش تاو نییە وەزع باش نییە و کۆڵێت بێزارین بێتاقەتی ناڕەحەتی تازە نەبێ بسەبت لەوە چ تازیەکی تازە تەبێش کاتە خاڵ یەکەم زۆر گرنگ و مویمە تکای لێ دەکەم بە عقلەتی خۆت دەبیر نەکەین تۆزێک عقلێتەکەمان فراوانتر بێ و گەورەتر بێ کەواتە من لە سەرتاوە هەر بم قسەیە دەست پێ دەکەم بەداخەوە بەڕاستی زوڵمێکی گەورەیە دایک و باوک لەبەرەوەی کە کەسێکی مردوو هەیە لای ئەم ئەزیزە هەموو خێزانەکە بکەی بە تەعزیە کە شەرعیش ڕێگەی پێ نەداوە تۆ هەموو خانەوادەکە ینی نەکەر خێزان هەموو خانوادەکە بکەی بە تەعزیێبار هەموو خانوادە تۆ تەسەور بکە کە پێم وان نییە بە هیچ شێوەیەک جایز بێت خەڵکێک لە بەیانیان یەکەم هێشتا کە نان و فاسولیا و برنجەکە بە تەواوەتی نەخوراوە یەکسەرێت چێ بۆ تەعزیە کەواتە تۆ تازەکردنەوەی تەعزیەیە تازەکردنەوەی گریانە تازەکردنەوەی شینە تازەکردنەوەی یادگاریە کۆنەکانە تازەکردنەوەی فرمێسکەکانە یعنی من خەڵک ئەناسم کە خەڵکی تر بۆی گەڕاوە تۆڕە دکتۆر گیان من باسی دایکێک کردەوە دایکم هەموو جەژنێ تا سەعات 10 و
مێسک لە چاوی نەسڵین لە بەروی بۆ نمونە گریاوە بۆ برایەکی گریاوە بۆ مەسەرن بۆ کەسێکی ئەمە حکمێکی شەرعیشی هەیە یان ئەوە هەروە قسەیەک نییە مەسان مۆژگاریەکی تەنها نییە مەسن جەنابەتی بسەڵت ئەوە پەیوەندی بە شەرعیشەوە هەیە لە ڕووی شەرعەوە ئەمە تاونێ لە ڕووی نەفسیەوە تاونێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تاونێ لە ڕووی خێزان و خانە دەکاتە خاڵی یەکەم زۆر گرنگ و مویمە تەنها و تەنها بۆ خۆمان بیر نەکەین ڕەنگە من میزاجم نەبێت ڕەنگە بێتاقەت نەبم بەس مناڵەکانم زەنبی چییە ڕەنگە من وەکو پێویست نامرتاح و نائاسوودە بم بەس ئەی خوشک و براکانم زەنبیان چییە ڕەنگە باوکو و دایکێک بۆ خۆی کێشە و ناڕەحەتیان هەبێت و خلاف لە بینیانە بێ و ڕەنگە زوو دەمەدەمی لەگەڵ بینیانە بێ بەڵام ئایا کەسە نزیکەکان زەنبیان چێکاتەوە بخۆی خاڵی یەکەم زۆر گرنگە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە سنووری خۆمان دەرچین و حسابێک بۆ سنووری چواردە بکەین کە دینیش ئەمەی پێوتونمە خاڵێکم خاڵی دووەم بەداخەوە لەگەڵ هاتنی تۆڕی کۆمەڵایەتی و لەگەڵ هاتنی ئەم مۆبایل و ئەنتەرنێت و خەتانەیە خەریکە پەیوەندی کۆمەڵایەتەکان کەمە بێتەوە بە حکمەوەی تەلەفۆنێکی بۆکەی باشی جەژنت پیرۆز بێ و حەزم نەکرد عەزێتتم بابە وەڵڵا حەزم کرد وەرە بدە لە دەرگاکە عەزێتیدا لەوە چ کابرا حەزکە ڕاستە ڕەنگە خەڵکیەکە بێ بۆ نمونە پەیوەندی نەبێ بەڵام کاتێک کە جەنابەت تەلەفۆن دەکەیت کەواتە مانایە ئۆتۆماتیکیان منیشت ئیحراج کرد کە منیش سەردان نەکەم یانە مە بۆ خۆی بە زمانی حاڵ ئەوە دەگەێنێ کاتێک کە تۆ بەیانی مشتی لێ دەگرێڵی بە پەلە و تەلەفۆنە بێنە با تەلەفۆن بۆ ماڵی مامەکانت بکەم کەواتە تۆ ینی قەزێکە بڕیەوە دەرگاکە داخستووە یان یەکسەری تەلەفۆنەکە شادۆچێ قسەیەک فڕێ بدەیتەوە بە تەمای سەفەر بکەین حەزم کرد یەکلایی بکەینەوە و جەژنە پیرۆزین کەواتە خاڵی دووەم زۆر گرنگ و بوویمە سەردانەکان ئێمە ئەم قسانە دەکەین ڕەنگە بۆ زەمەنی کۆڕۆنا نەبێت ینی بەعام باسی دەکەیت کە لەوەچی ئەم ڤیدیۆیە دەیان ساڵی تر لێ بدرێت کەواتە خاڵی دووەم زۆر گرنگ و بوارە کۆمەڵایەتیەکان و تێکڵاویەکان لەگەڵ قەومێتەکان لەگەڵ نەتەوەکان لەگەڵ عەقلێتەکان لەگەڵ ئاستەکان لەگەڵ تەنانەت ئەو کەسانەشە کە ڕەنگە جیاواز بێت لەگەڵ عەقلێت و بیر و بۆچوونی تو ئێمە بەداخەوە باق ڕازگویانە بڵین لە سایی هەڵبژاردن و لە سایی ململانی حیزبەکان و لە سایی پاشقولدانی ئەمانەیە وە کۆڵێ مانگ نییە یان چەند مانگ و ساڵ نییە مناسبەیەک دروست نەبێت کە ئەمانە بینی کۆمەلگا بڵاو دەکەنەوە دووری دەخەنەوە بینی قەومێتەکان بینی شارەکان تۆ دیقەت بدە زۆر جار بۆ سەرکەوتنی خۆیان شارەکانە دەن بە گژیەکە بۆ بەدەستێنانی نمرەی خۆیان عەشرەتەکانە دەن بە گژیەکە شوێنەکانە دەن بە گژیەکە وەزارەتەکان ئەدەن بە گژیەکە وەکۆڵێت چینەکانە دەن بەگژیەکە دکتۆرە دا بەگژی هەژارەکە بەگژی دکتۆرە وەکۆڵێت هەموو چینەکانی ترەکە بەگژی دادۆرەکە بەگژی وەکۆڵێت فەقیر و نەدار و بەندکراوەکانە کەواتە ئەمە بەداخەوە ئێمە سیاسەتێکمانەیە لە وڵاتەکە لە هەموو عالەمە کە ئەگەر وەزارەتێکی پلاندانان هەبێ یەکێ لە پلانەکان کە زۆر جار من خوێندومەتەوە بەتابەتی لە خەلیجیش هەیە تەسەوور بکە وەزارەتێ زۆر جار لە هەندێک وڵاتە ئەوروپیەکان یان جارەوە لە خەریج پێڵن وەزارەتی سەعادەت وەزارەتی چۆن بڵێ خۆشی و ئاسوودەی بۆ کۆمەلگا بۆ لەبەرەوەی کە دیقەت دراوە کاتێک کە حکوومەتێک عاقڵ بێ و حیزب و دەسەڵاتێک عاقڵ بێت کاتێک کە تۆ خۆشی و ئاسوودەیت بە بۆنی جەژن و مناسبەکان و ناو کۆمەلگایە گواستەوە کوشتن کەمە بێتەوە و ئەتکردن کەمە بێتەوە خیانەت کەمە بێتەوە تەلاق کەمە بێتەوە ئافرەتی بێوەژن کەمە بێتەوە بێوە پیا و کەمە بێتەوە منداڵی بێباوک و بێدایک کەمە بێتەوە ئەم دەسەڵاتی ئەمە عەقڵی نییە وا تەسەورەکە جەژن هەر کۆمەڵە چکرێت خواردنە و بڕۆ جەژنە پیرۆزێک و گەردنازای نازانێ ئەمە تێکەڵاو دەبێت دەڕوات هەتاوەکو بە نیرخانەکەی ئاوارەکان کەم دەبێتەوە ئەمە تێکەڵاو دەبێت وەک کوختێکە زانی بۆ خەڵکی وامان نییە کە ئەلحەمدولیلا خەریب بۆ بگاتە تەلاق کە من خۆم بیستومە بە پرۆسەیەکی جەژنێکی لە جەژنەکانی جەژنە دینەکانی خۆمان سەردانێکی عایلەوی دروست بوو گردن ئازایەک تەواو دروست بوو قەزەی تەلاقدانەکە کۆڵێت فایلەکە داخراوە کەواتەوە بۆ خۆی خاڵێکی گرنگە بۆیە لەسەر ئاستی خێزان و خانوادەکە لەسەر ئاستی سەردان لەسەر ئاستی تێکەڵاوی و لەسەر ئاستی کۆمەلگا بەڕاستی کاریگەریکی زۆر گرنگی هەیە جەژن بۆ خۆشی و ئاسوودەی گەڕانەوە بۆ ناو کۆمەلگا پرسیارێکی گرنگ کەم کاک دکتۆر ئێمە مەسەرەن ڕۆژەکانی جەژن معدودن دیاری کراون باشە یا ڕۆژێکە مەسەرەن پڕی مەسەن 3 ڕۆژ بە تایبەتی جەژنی ڕەمەزان لەوانەیە کورد هات بێتەوە لە ڕۆژێک لە شەرع پرسیارەکە ئەمەیە ینی هەیە ئەڵێ کاکە ینی هیچ پێویست نییە سعات 8 بدەیت لە دەرگای خەڵک سعات 7 بدەیت لە دەرگای خەڵک کاکە من سعات 11 نیوەڕۆ هەڵەسم سعات 2 هەڵەسم فعلا کامیان باشترە کامیان ئەوە بکە خەڵکەکە سەردانەکەی هەڵگرێ بۆ سعات 2 ئەو بابەتانە و هەڵنەستی هەتا و کاتە یان ئەم برادەی کە خەوتووە و ئەوێت تا و کاتە بن و ئەمە خراپە و پێویستە و زوو
بەخۆی کەوی کامیان باشترە خۆی ئەم کولتورە بۆ داهاتوو کاباز بۆی بیانیە بوو دۆزینەوە بۆ ئەم خەڵکە بە حکمی ئەوەی خەڵک ئەگەر تۆزە تاخیر بێ بڵاوی لێ دەکەن ڕۆژی یەکەم و لە کاتی یەکەمە زۆربەی تەجروبەی باوکەکان و زۆربەی تەجروبەی کۆڵە ڕێز ئایلەکان دەرکەوتۆ کە زۆربەی کەسە گەورەکان لە ماڵە یانی مثل لە گەڕێکی خۆمان زۆربەی کات هاوسەیەکمان هەیە بۆ نونە سنێوا شێوەژەدا لە ماڵی باوکم ئەو باوکم هەڵەگرێتتر قافڵەکە دەست پێ دەکات دوای ئەدەن لە ماڵی مامەسکا عومەر مەسەن ئەبێ بە سێ دوایە چێت بۆ ماڵی کا عەلیە بێ بە چوار دوای سەردانێکی ماڵی کا کەریم دەکرێتەوە بێ پێنج هێواش شێواش لەو سەر قافڵەکە پڕ بووە زۆربەی ماڵەکانیان تاوکردانی ئوستوبێکی جوانە گرنگە مهمە ڕاستە لەوە چیسێکێکمانێ زن بێتەوە لە خوا ماڵین بە قۆرگرت بە بەیانی شەبقی من بێت شاکەتی بیجامۆ هاتۆتە سرم ئەمە تقریبا لە تەمەڵی و تەپۆی ئێمە ینی من بۆ عکس بۆ دیوەکەی باس نەکەم باشە ئێمە ساڵ 12 مانگ 9 هەڵەسین قەیچێکە بە ڕۆژێ بەیانیانە زوو هەڵسین بەیانیانە شەبقی هەڵساوین لەگەڵ خێزانمانە دووجار بۆنی قەیسەکەمان کردبی و هەنێ جەومان گۆڕی بێت جلێکی جوانمان کردبێتە بەرمان مناڵ جەژنانەمان دابێتە منداڵەکان و گردن ئازاییمان لە ژن و ماڵ و عایلە و خانەوادە کرد ئێمە خەڵکی وایە سێم ڕۆژ گوێم لێ بۆ بە خێزانی تو ئەوەرە وەرە خۆ ناشکری نەبێت لەبەر میوان فریان نەکردی وەرە گردنم ئازاکە ژنەکەش ئاگام لێ ئاوایە کردوی وەڵا ئازای ناکەم و هێشتا جەژنانەکەت نەداوی ڕاستشەکە جەژنانە کەم ڕۆژ خۆشە و جەژنە پیرۆزی کەم ڕۆژ بۆیە زۆر گرنگە بەڕاستی باوکەکە پێش ئەوەی بچێتە دەرەوە پێشەوەی جەژنە پیرۆزە و گردنازایی لە خەڵک بکات گردنازایی لە ژن و پیاو کردبێت بۆ معلوماتی جنابەت کە عباس ئێمە هەر ئەم دوو جەژنە نەبێ بە مبالغە ئێمە زۆر جەژنی ترمان پێویستە ئەگەر ناڵین وەکو جەژنە دینێ بۆی کەسێکمان لە فتوایەکمان لێ زن نەبێتەوە بڵێن جەژن هەردوو دانێ بەستم زۆر مناسبەمان پێویستە ئێمە زوو بینی خۆمان چاکێن واز دە خەڵک بێنە بینی خۆم و ژنەکەم بینی خۆم و دایک و باوکم بینی خۆم و براو خوشکەکانم بینی خۆم و بۆ کۆڵی خوشک و کچ و کوڕەکانم هاوسێ و دراوسێ نزیکەکانشم ئەگەر زۆر فراوان نەڕۆن ئێمە لە سایی تەکنەلۆژیایە و لە سایی ڕاوەدینارە و لە سایی ئیش و کار و کاسبیە و لە سایی منداڵە کە ئێستاکێ پەروەردەکردنی منداڵ زۆر قورس بووە و لە سایی زۆر شتی ترە ئێستاکێ منازعە و نیزاع زۆر بووە ینی جاران ژن و مێردێک لە قەراخ چی هەبوو کۆمەڵێ مەڕ هەبوو کۆمەڵێ بزن هەبوو جاجاریش گەنمەکە ئەدورای ینی نقاتی خلاف نەبوو لە بینی ژن و پیا بەس ئێستا هەموو دقیق نقاتی خلافە هەر هیچ نەبێ پیاوەکە پۆستێکی کردووە کچی جوانی ئاوا داناوە ژنەکە غیری لێکالە بۆ دادناوە ئەوە بۆ خۆی خلافە زایدەن پیاوەکەش بینوێتی ژنەکە لایکی پیجێکی کردووە شوێنێکی کردووەش بۆ خۆی خلاف ینی کەواتە هەموو دقیق بەڕاستی خلافمان زۆرتر بووە و نیزاع زۆرتر بووە کەواتە بەستم لە قسەکە جنابتە ئەو زوو هاتنش بۆ خۆی جاری وایە جەوگۆڕینێکە و ئاسوودەی بەخشینێکە بە خانەوادەکان لایەنێکی گرنگکە ئێمە باسی بکەین و پێش لایەنەکانی تری بخەین کاک دکتۆر لەبەرەوەی ئێمە بەیانیانی زوو پێچوانی ڕۆژەکانی تر دەسەکەین بە فاسۆلیا و برنج خواردن یان قەیسی و برنج خواردن گرنگە باسی لایەنی تەندروستی بکەین لەم ڕۆژەیە چونکە ئێمە 30 ڕۆژ خۆمان گرتوتەوە یەکسەر بەیانیەکی زوو دەسەکەین بە پێچوانی ڕۆژەکانی تر بە خواردنێکی قورس چۆن هەڵسوکۆت بکەین چی بکەین بۆ لایەنی تەندروستیمان هیچ ناو ڕۆژە بە مرتاحی بەسەربەری جوان تەمان بواری تەندروستی ئەم بە حکمی کە دکتۆرین یان بەداخەوە دەڵم زۆربەی ئێستا نا بەڵام کە جاران لە تەواوی داوامانەکرد جاروان لە ICU داوامانەکرد لە عنایە مڕەکەزە بەداخەوە زۆربەی جەژنەکانی تری مەشپرزە بووین لەگەڵ فاسۆلیا و برنج ئەخورایتە سەعات 9 بە لە فیڕە و ئیتر وە کۆڵێت ترشاندن و هێڵنج و ڕشانەوە و سکچون و زۆر جار کێشە دەستی پێ دەکرد ئەبزڵ ینی زۆر جار زەخت بەرزبوونەوە دەستی پێ دەکرد زۆر جار شەکرە بەرزبوونەوە دەستی پێ دەکرد تەجروبەمانێ و دکتۆرە بەڕێزانی کە لەگەڵ ئێمە داوامیان کردو پێشتر ئەزانین بۆ لەبەرەوەی بەداخەوە لە مەشا سونەتی ناڕین یعنی من قەنەعەتم وایە ئەگەر لە ڕووی دینەوە خواردنەکەشمان خواردنێکی تەندروست بێت جارێکم گەدەمان بکەین بە سێ بەشەوە بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ هەوا کەمتە تووشی ئەو تەسەم و بێتاقەتت دەبین ئەمە یەکەم دووەم وا تەسەور نەکەین ئیتر بە تەنها و تەنها لە بەیانیە یعنی گشتێکی کەمیش بخۆین یعنی ڕاستە دایکە بەڕێزەکانمان ئێمە دەستخۆشیمان بۆ هەیە زۆر جار ئەوان جەژن جوان دەکەن ئەوان یعنی بەڕاستی ئەمەی پیا هەرچین نانخۆر و جێگرین ڕاستە پارەکە و کۆڵێ موچەکە و دارایەکە ئێمە سەرفمان کردو بەڵام زەوقە سەلیمەکەی ئەوانە قەنەفەیان گۆڕیوە ژووریان گۆڕیوە تەرتیباتیان گۆڕیوە هەنا هەر چواردەوریش یعنی من دەستخۆشیم هەیە بۆ ئافرەتی کە هیچ جەژنێک نایە لە قەنەفەکاندا هەمان شوێنە بێ ئیلا ستایلەکەی گۆڕیوە پەردەکەی گۆڕیوە و تەرتیبات فەرشەکەی گۆڕی هەر هەمان فەرشە ئەوە کە کاتە ژێرزەمینەکە دانێکی ترێنێ بەڵام ئەم گۆڕانکاریانە بۆ خۆی بەشێکە لە تەندروستی بەشێکە لە تێرکردنی چاو لە تێرکردنی مێشک لە تێرکردنی وەکۆڵ عەقڵ و بیر و هۆش کەواتە خاڵ یەکەم زۆر گرنگ و بوویمە کە
سنەتی نانەکەمان بخۆین. خاڵی دووەم ئەوەیە کە زۆر گرنگە پەلە نەکەین بە تایبەتی بەیانیانی ڕۆژی یەکەم بە حکمەوەی نەمەتێکمان وەرگرتووە 30 ڕۆژە تقریبن ئوستوبێکمان وەرگرتووە شێوازێکمان وەرگرتووە ڕەنگە گەدە حاضر نەبێت ئەوش بخۆی خاڵی گرنگ و خاڵی سێم کە لە بواری تەندروستیا من زۆر لا مەبەستە باسیکەن ئەوش ئەوەیە هەتاوەکو ناچڕڵ بین هەتاوەکو طبیعی بین ئێمە دوورین لە کێشە هەتا دوور بین لە شەربەت هەتا دوور بین لە خواردنەوە گازیەکان هەتا دوور بین لە شەربەتە گیراوەکان هەتا دوور بین لەو شتانی کە ڕنگ و بۆن و تام و هەندێکی شتی عجیب و غەریبی تێکراوە بچین بەرەو نۆرمەڵەکان یعنی ئێستا خۆشبەختم لە کوردستانی خۆمانە چکلێت دروست کراوە بە میوەکان بە تایبەتی ئێوەی هەورانی ماشەڵڵا لێزان و شارەزان لەم بوارێکەمە بۆ خۆی گرنگ و مویمە خۆشبەختم کە ئێستاچێ هەندێ ماڵ ئەچیت ینی شربەتەکانی شربەتێکی فرێش ئێستا ئەلحەمدولیلا ڕەنگە پرتەقاڵ و ڕەنگە میوەکان لە زۆر شت هەرزانتر بێ لە چاو ئەوەی کاین بێکاتەوە بۆ خۆی خاڵێکی گرنگ و بمە زەمەنی گەنجێتی من و تۆش نییە کە لە هەشتاکانە لەوە لە گەڕێکێکە عسارێک نەبی وڵام من لەبیرمە لە گەڕێکێکە عسارێکە بوو دەسا و دەستێک کرد وەکو مۆبایلی نۆکیا کۆنەکانە بوو دەسا و دەستێک کرد خوا دایکم وتی پێی داوینیان فلان کەواتەمە گرنگە ئەمە گرنگە کە ئێستاکی هەموو خانەوادەکان هێنە بۆیە هەتا فرێش بێت هەتا دوور بین لەین هەتا خاڵی سێم دابەشی بکەین پارتیشن بۆ خۆی گرنگە لە مەسەلەی تەندروستیە پارتیشن واتە ئەو خواردنی کە دەی خۆی بە جیاواز لە کاتی جیاوازە بخورێت زۆر باش و چاک و مەزبوطە و زائیدەن کە ڕەنگە ئەمیان کەوانەیەک بێ و بە کورتی بیڵێن ئەویش ئەوەیە هەر کەسێک دەردی خۆی دەزانێت هەر بەڕێزێک دەردی خۆی زانێت بەڕێزی وایە کە سەیری بەرنامەکەمانەکە ئەزانێت بە چکلێت زۆر تێکەچێت ئەزانێت بە شەربەت زۆر تێکەچێت بەڕێزی وایە لە وڵای دکتۆر من بە شتی قاوە زۆر تێکەچم بەڕێزی تری وایە لە مثل من بە هەندێک چێش تێکەچم کەواتە ئەگەر بکرێت و هەریەکە و لە ساغی خۆی بزانێت و بوارە تەندروستیەکە جێبەجێکەین بە دڵنیایی شتێکی زۆر باش و مەزبوطە بە تایبەتی گەورەکان چاودێری منداڵە بچکۆلەکان بکەین کە کاریگەریان لەسەر نەبێت بزانم شت خواردن و شت پێدانی سوێن و قورانی تێ نەکەوێت باشترە ینی هەیە مەسەلەن جاری وایە لە پێشکەشکردنی شتەکانە زۆر ئیلحاحەکرێت لە میوان من قەنات وایە بزڵبێت ینی قسێکی جوانە لە مەسەلەی خواردنە کامل حڕێت بە چواردەور بدەین واکە وەکۆڵێت زەخت و فشارێکمان نەبێ بۆ چوار نەفش زەخت و فشارمان هەبێ بۆ منداڵ نەزەخت و فشارشمان هەبێ بۆ چواردەور یانێ بۆش بخۆی خاڵێکە جاری وایە دایک و باوکێ هێناوێتی منداڵی هێناوە بۆ خستخانی مناڵان دایکیان بۆیە وەڵام من سوزانم ئەمە لە بەیانیەوە 15 چکلێتی خواردووە بە زۆر ژوتومە چێشتەکە بخۆ کاتێک چێشتەکەش دەخوات دەکات بەسەر ئەم هەموو چکلێتی کە مناڵ بخۆی عادەتی وایە خۆ تااقەتی نییە زۆر کۆی کات وەرێگرێ و ئەیخوا وەرێگرێ و ئەیخوا کەمەش بخۆی گرنگە دایک و باوک ئاگادار بن بۆیە زۆر جا تووشی ستەسەموم و زۆر جا تووشی و کێشێت زۆر باشە بە لە هەندێک ئاستی کۆمەڵایەتیە باسی جژن بکەین بزانین چۆن ئەمە ممارەسە بکرێ باشە بۆمونە لە ئاستی خێزانە خێزان چۆن جژنەکەی بەڕێکا باشە بە تایبەتی کاک خاڵی یەکەم زۆر گرنگە دایک و باوک دیکتاتۆر نەبن ینی من ئەم قسەیە زۆر لام مەبەستەکە هەوڵم داوە من لە خۆمە تەطبیقکەم بۆی کەسێک نەڵێ هەر قسەی زلەکەی وانە خاڵ یەکەم زۆر گرنگە دایک و باوک کە دوو کتلەی جیاوازن دوو حیزبی جیاوازن دوو ڕێکخراوی جیاوازن دوو مەملەکەتی جیاوازن ئومێ دەکەم وا بوو بێتن دیکتاتۆر نەبێتن دیکتاتۆر یانی چی پیاوی وا هەیە چەند ساڵە ئەم ژناڵێ دکتۆرجیان ئیلا دەبێت جژن لە ماڵی باوکی بکەین مالعلم ئەو باوکە بەڕێزە ئەو پیاوە بەڕێزە لێرە پێی دەڵێن بەشە نابێ بەڕاستی لا شعور بێ بەڕاتر ناوێنەی بێ شعوری ناوێنەی بێهەستی ناوێنەی دوور لە دینی ینی باوکت هەیە ئەویش باوکی هەیە براتی ئەویش برای هەیە لەبەرەوە من ئافرەتم دوانە لە کاکتۆر سێم ڕۆژ بنکڕەکەی ماوە ئاخر وەخرەکەی ڕە سوێنە لەسەر مێ جاروی چین ماڵی دایکم چکلێت نەماوە ئەوە ئەحراز بوونە ئەڵێ بۆستە و بەسەر چاو لە خزمەت تامەڵێ پیاوەکەش مەڵێ ها ئەگا لێ بوو چکلێتەکەیان خۆش نەبوو ئەی تۆ وەختی ڕۆشتی هیچی نەما بۆیە خاڵ یەکەم زۆر گرنگە ئێستا من بۆ خۆم چیم کردو ینی ڕازگویانە بڵێم جژن تەوزیع تەمە ژن لەوەیە زۆر مهمە دەوقیدەکەی بیناچێت جژنی لە ماڵی باوکم جژنی لە ماڵی غەزورم و بە شتێکی باش و چاکشم مەزبوط زانیوە بۆ ئەمیش گرەی ناکرێت ئاسوودەی دەبەخشێت هەست بە یەکسانی دەکرێت کاتەمە خاڵی یەکەم خاڵی دوم لە شێوازی سەردانکردنەکانە بەداخەوە ئێمە زۆر جار حساب بۆ حیزب دەکەین حساب بۆ دەوڵەمەند دەکەین حساب بۆ هەندێک فیئە دەکەین کە من ئەمەم لا عەجیبە یعنی بە شتێکی خراپە یعنی ئەگەر لە گەڕەکە سەردان دەکەی ئەگەر سەردان دەکەی ماڵ بە ماڵ دەگەڕی ماڵەکان جیاوازی مەکە بە هەموو نەمەت و بە هەموو شێوازەوە تەنانەت ئەو ماڵانەشی کە نوێژ ناکەن ئەو ماڵانەشی کە ئازانی بە ڕۆژوونین من جاری وە هەبوو لەگەڵ شوێنێک کاتچوینە وتمە بالم ماڕژ بین تیتی کورد کە ئەکتۆرەوە تا دوێنە پێرش فیشەی جگەرەی هات دوێنە ڕەمەزان بوو ئاگام لێ بوو جگەرەی خوا ئەمە بە ڕۆژونێ بۆچی نا زەرورە کاکە زەرور ئەمیش بەشێ بکەین لە بەشی خۆمان بەشێک لە مناسبەکە بەشێک لە ژیان کێڵە بیانوێکی نییە کێڵێ بەم مناسبە و ئوستوبە شێواز و نەمەت و بیرکردنەوەی ناگۆڕەوە کەواتە خاڵی دوم خاڵی سێم لە مەسەلەی کۆمەڵایەتەکە و بۆ خێزان و خانوادەکە زۆر گرنگە ئەم خێزانە پلان و پرۆگرامێکیان هەبێت
ئەمەش بۆ خۆی شتێکی خراپەکە ئێمە جاروای ڕێز عشرەت بەیانی کە دەرچ و سرفی لێدا ئیتر سەعات دوو پیا و دەرەکەوێت سەرەکەی لاڵوپاڵەکەوێت لەو جێم بۆ داخن کفتم چونمە هەرچی نەشێ کردوێتی لە سەردان لە تەرتیبات یعنی ئەمە ڕازگویانە پێ تەنهاش من ئافرەتم دوانووە ئافرەت دوان تەمەە من مەعاناتی خەڵکە باسێکن جاروای لە کۆبوونە و دانیشتن و تەرتیباتە ئافرەتی واڵە کاکتۆر بۆ منیش نفسم نییە بۆچی بەبێ من سەردانی شوێنەکانەکات ئەڵێ دوایانم بابچین سەردانی ماڵی باوکت بکەین تەواوم کردووە با سەردانی ماڵی برایەکەت بکەین تەواوم کردووە با سەردانی ئەو خوشکەم بکەم وەڵام من ڕۆشتومە خۆت بڕۆێ بۆچی خۆی بەشێکە لە خێزان و کتلەیەک بێت چەندێ خۆشە پیا و چاوەڕێ بکات بەسەر هەنی هاوسێ و دراوسێ بکات کەمە ئیشی ژن نییە دەست خۆش بێ بەڵام باقیەکەی تری ئەژنەکە خۆت بگۆڕە و ژنیش خانومان و تەرتیبات و فەقیانی حاضر کردو و جلێکی کردووە دوو مانگە کردوێتی چاوەڕێ ئەمێتی وەڵڵا ژنی وایە ئەڵە دکتۆر نەم کردە بەرەم لەبەرەوەی کە ماڵێ نەبوو ماڵەکان هەمووی تەواو کردبوو کاتەمە بۆ خۆی خاڵێکی گرنگە و شێخژن لە پێش سیارەوە سەرەخێت و قۆڵ دەرەکا و تەرتیبات و سەردانی هەنێ ماڵەکەی ئەمەش بۆ خۆی بەشێکی گرنگ و مویمە خاڵی چوارم کە خاڵێکی ترکەم پێویستمە لێرە باسی کەم ئیش ئەوەیە کە حساب بۆ هەست و نستی مناڵ بکرێت ئێمە تۆزە لەمەیە کووردە بۆرە حیاتەکەی خۆمان دیکتاتۆرین ئەویش ئەوەیە مناڵەکەینە ناو سیارێک مناڵ ئەبی ئیجبار بێ لەگەڵ ئێمە ماڵ بە ماڵ بگەڕێ کەمە بۆ خۆی خراپە جاری یەکەم دایک و باوکێک لە دکتۆر چی بکەین مناڵ ناشکی نەبێ نایە لەگەڵمان ئەڵێم حڕێتی بەرێ کوڕە جوانەکانم بەڕایەوە سەردانی چۆ بکەین با ئەو اختیار بداڵە با سەردانی ماڵی مامان بکەین با سەردانی ماڵی پوریە بکەین ینی عادەتی مرۆڤ وایە بەس پرسە گورگانەیەکی پێ بکە ئەگەر نیمچە فتوایەکی لێوەرگری وەکو نیمجە بڕیارێکی لێوەرگری دوایی هەست بە ئاسوودەی دەکات و من بەڕاستی لەمەشا بە کەم تەرخەمی دەزانم ئێمە کەمتر لەگەڵ مناڵەکانمانە سەردانی ماڵی وە کۆڵێت ئایلە و عەشرەت و کەسە نزیکی برادەرەکانی کوڕەکانمانەکەین کەمەش خراپە یعنی من باوکێک سیر مەکاڵە کاکتۆر کوڕێکم هەیە 15 ساڵە مەگەر من بم لە جیاتی تۆ مادام دووسێ برادری هەیە تێ ئەم برادرە باشانی زیاتر لێ نزیکەیتەوە بڵێ ئەحمەد ئەکوڕم بابچین سەردانی ماڵی فلان و فلان و فلان بکەین کە ماڵی باوکی برادەرەکەی تۆیە کچەکەش بۆ منە لەگەڵ دایکی ئەگەر بڕوات ئەمە ئولفەت زیاتر دروستەکات ماڵە باشەکان لە خۆ زیاتر نزیکەکەیتەوە ماڵەکانی بەرامبەر ئەناسیت و بەرامبەرش سیقە و متمانەیەکی بە کوڕەکەی تۆ دروستە بێت خەڵک سوزانێ بۆ کۆڵی مناڵێکی تازە بۆ نمونە هەڵ ئەچێت سوزانێ ئەمە ئایدێک و عەشرەتێک و کەسانێکی باش و چاکی لە پشتەوەی کەواتە سەردانی برادری مناڵەکانمان بکەین حڕێتێک بە مناڵەکانمان بدەین ئایلە و خانەوادەکان تەوزیعکەین من بۆ خۆم زۆر جارە مەم کردو هەستم کردو خۆشبەخت بوومە ئەویش ئەوەیە ڕۆژانی پێش جەژن تقریبن تەنسیقێ بکرێت لەگەڵ وەزیری داخلی تەمەن خۆت زانی وەزیری داخلی بەردەوام لیستی لەلایە دانیشتنیەک بکرێت و تەرتیبات ئەرێ بەڕای جەنابە سەردانی چۆ بکەین باشە دووسێ ناولەویش وەرگرە و ئەم بۆ پیاویش زۆر گرنگە ینی مثلا ئافرەتیش بە پیاو بڵێت سەردان بکەیت کەواتە گەر بەم لیستە بێ بەم قایمە بێ ئەم چوار ناوە ئاخێزان ئاوا بکە ئەم چوار ناوە لە دەرەوەی وڵات تەلەفۆنی بۆکەین ئەم چوار ناوە لە دەرگاکەەوە سەلامێکیان لێکەین ئەم دوو ماڵش هەوڵە دەین ئەگەر میوەیەک یان چایەک بخۆین خۆشبەختم ئەم پلانە هەبێت ئەم لیستە گەر خاڵیش نەبێت لە ئاشتەوایی کۆمەڵایەتی یان ئەم پلانی کە داهێ لەگەڵ وەزیری ناوخۆ جەنابە دامەژت پێکرد لە بابەتی یاشتی کۆمەڵایەتیە چەند پانتایی بۆ دا ئەم پلانە ئەگەر هەبێت جارێکم ئولفەت و خۆشەویستی و محەبەت لە بین خێزانەکانە زیاتر بێت دووەم ڕق و قینە لە بینی ژن و پیاوە کەمەکاتەوە سێم ناساندنی مناڵەکانتە بە چواردەور ئێمە وا تەسەور ئەکەین کە ڕازگویانە بیڵێن من ئەمە جەژن مناسبەیە بۆ هەموو شتێت پیاوێکی بەڕێزە کچێکی هەیە 17 ساڵە ڕەنگە خەڵک هەبێت دۆزە بکات بۆ ئافرەتێکی باش و چاک و مەزبوط بەس کاتێک کە لەگەڵ خۆ من نەموتوە بڕۆ عەرزی بکە بەڕێزێک نەڵێ وەڵام بەتەمایە بڕۆ عەرزی کە بەس نا کاتێک کە تێکڵاوی دەکەی کاتێک کە سەردانەکەی کاتێک کە کچوکوڕەکانی خۆت دەبێت سەردانی شوێنێکەکەی جارێکە من کوڕێکم هەیە خەریجی ئینگلیزیەک چیەڵێ کۆمەڵێ ماڵ بۆ نمونە دایرەیەک شوێنێک کۆمپانیایەکیانەیە خەریجی ئینگلیزیەکیان پێویستە چیەڵێ مناسبەی وانە من خەڵک ئەناسم وڵێ دکتۆر جەژنێک بۆ من بە مناسبە وتم چۆن وتی چوومە مەجلیسێکەوە وتیان ئەرێم برادرە هەتاوتی کابرایەکی بەتەمەن وتی ئەرێ قوتبەدینە کوێی تەواو کردو وتی وڵام فلانم تەواو کردووە تەمەن تورکیای تەواو کردووە سوێنی خوار وتی ئەو جەژنە بوو بە دەرگایەکی زۆر گەورە بۆ ژیان وتی لێوە وتی وڵا خۆمە ئیشێکمانە پێم وایە اختصاسێکی وامان پێویستە دوایی بانگیان کردم مقابلەیەک بۆ کۆمپانیایەک وەکو خۆی باسەکە 3 ساڵە 4 ساڵە نان لەو کۆمپانیای خوا لە جەژن جا تای کردە گاتای من نانم لە جەژن خواردو کەس
کەس بەقەت من نانی لە جەژنە خوا دەکاتە تەبەن وایە جاروان ناساندنی کچ و کوڕەکانی خۆتە بە خەڵک جاروان ناساندنی کەسانی بەرامبەرە جان وایە پەیوەندیەکە کەواتە ئاشتەوایی کۆمەڵاتێکە زیاد دەکات باشتر دەکات چاکتر دەکات و بەلایانی کەمەوە من زاوایەکی تازە زاوایەکم بۆ عایلە و عەشترتێک کە عەباس ئەمە زۆر جار لە کوردی خۆمەنە ڕۆدا خەڵکێک منی بینیوە لە شوێنێک کاڵە برا ڕۆ ئەمە بەقەت هەموو دنیا ڕقم لێتی برا ڕۆ خۆی بەشتە زانێ برا ڕۆ نازام چی بەس کاتێک کە سەردانەکەی تێکەڵاویەکەی ولفەتێک و قسەیەک و گفتوگوۆی دەکرێتکاتە ئەو ڕق و قینە و بوغزە نامێنێت و ڕەنگە سەردان و کۆمەڵاتێکە باشتر و چاکتر زۆر باش کاکە دکتۆر جەژن لەگەڵەوەی کە بۆ گەورەکان بابەتێکی زۆر تایبەتمەندە ینی تایبەتمەندی زیادی هەیە بۆ مناڵانی جیهانێکی زۆر نەوەیە جیهانێکی زۆر بەرفراوان و ئەوەترە با بڵێ مناڵ چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکرێ لە جەژنەوە چۆن هەڵسوکەوت بکا باش ئەو گویان لێمە ڕاستگویانە بڵێن زۆر جار خۆشمان و تومانە جەژنی منداڵە بەڵام ئێمە گەورەکانی دەبێت سفادنی خاڵی یەکەم ئومێ دەکەم دایک و باوک دیکتاتۆر نەبوو بێت لە هەڵبژاردننی جۆری جلەکەیە پستم لە ژنەڵە چڵکەڵگیرە چەند ساڵە چڵکەڵگیرە ینی نوعی جلەکان بە زەوق و شەوقی منداڵەکە بێت بۆرێک و ڕەشێک و قاوەیەکی هەڵ نەبژارد بێ باجی ئافتا و لەبەرەوەی بڵێ مە چڵکەڵگیرە لە بەیانەوە تایوەرە پیسی پێوە دیارنیە کەواتە سوور و پەمەی و شین و کاڵ تەنانەت بۆ مێر منداڵەکان من شەڕم بینیوە لە بینی دایک و مناڵە ئەڵێ ئەم کچە ئەم قەمیسە سووری هەڵبژاردووە ئەڵەی نازانم چی ئەڵەی نمونەیە ئەمەی بۆچێ نە ئەم ئەو تەمەنە ئەوەی ئەوێ ئەزانم جەنابەت جلی بۆر و قاوەی و مۆر و نازانم چیت پێویستە بەڵام ئەم تەمەنە ئەوەی پێویستە مادام حەزیلێکی شەرعە مادام پێم وانێ فەرمودەیەکە بێت کە جایەتی ڕەنگی جلوبەرێک بکات لە سنووری عورفی شا زۆر دەرنەچوو بێت و بە شێوازێکی جوانش دوورا بێت و لە سنووری شەرعابی قەیچێکە کاتە خاڵ یەکەم من کە باسی منداڵ دەکەم پێش جەژنەکەش باس دەکەم ئەوش بریتێ لە هەڵبژاردننی شێوازی جلوبەرگەکە و شێوازی نەمەتەکە ئەمە یەکەم دووەم زۆر تەداخل نەکردن تەنانەت لە ستایلی قژە تۆ زانی ئێمە دایک و باوکمانێت ستایلی قژش ئەڵێ دیکی بیکە و کەڵەشێری بیکە و فلان بیکە و ئەمە جاییزە و ئەمە جاییز نییە و ئێستاکێ بەداخەوە ڕەنگە کێشە و ناڕەحەتیمان بۆ دروست بێت کە ئەمە ئینە ئێستا ئەزانی باوکە ئەڵێ دکتۆر گیان باوکە ئەڵە دکتۆر گیان ئێستش لە بیرم ناچێت باوکم وەختی خۆی خەتێکم تۆزە قەینێکم کردبوو ئەلێ ڕۆشتێکم تاشی بوو بە نوعێک تەرتیبات کرد دەڵێ هەتا نیمەڕۆ هەنەی بڕێەوە هەتا نیمەڕۆ هەنەی بڕوتی ئەمە چیە و خۆت کردوتە مەیمون و بەزم و ڕزم و جەژنەکەی لێکردم کاتەمە خاڵی دووەم پێشتر تێگەێنە و ئەخلاقی فێرکە و پەروەردەی فێرکە شێواز و نەمەتی جوانی فێرکە بەڵام نەبێتە ئەوەی کە ستایلی قژەکەشەمە دووەم خاڵی سێم منداڵ بۆ خۆی دنیایەکی جیاوازە شێوازی سەردانی جیاوازە شێوازی نان خواردن جیاوازە شێوازی چێژوەرگرتنی جیاوازە و ئەو بخۆی خاڵێکی زۆر گرگ و مویمە کە تۆزێک حڕێتیان پێ بدەین کەمتر دیکتاتۆرێنمی خاڵی چوارەم ئەویش کە زۆر بە گرنگی زانم ئەویش ئەوەیە دایک و باوک ڕۆڵێکی زۆر گرنگ ببینن لە ڕێزبەخشین بە منداڵەکانە چەند پێم ناشرینە کە هیچێکەدا لە دەرگا و باوکەکە ئەزانێ برادری مناڵگە وەرە ئەوە بزانەوە چییە دایان لە دەرگاکە شتێکیان بەرەوە لە کۆڵمان بنەوە زۆر مۆسە لەگەڵانە مانایە تۆ بێڕێزیکردنە بەرامبەر بە بینەکە چەندێ هەستەکەم چەندێ خۆشببختە من جاروایە برادری سە گەورە بوونە براکارم بە جاروە و برا بچکۆلەکانم کە هاتوونە و خۆم چوومەتە دەرەوە و چاک و چۆنیەک و تەوقەیەک و بەدەستی خۆم چکرێتم داوپێن ینی بە زمانی حاڵ لە چاوی براکەمە خوێندومەوە یان لە چاوی خوشکەمە خوێندومەتەوە کە هەستی بەڕێز کرد و هەستی کردو کە تۆ منت گەورە کرد کاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگمە بێڕێزی نەنواندن بەرامبەر بە برادەرەکانی کچ و کوڕەکانمە چەندی خۆشببختم دایک بڵێ وەرە کچە جوانەکەم وەرنە ژوورەوە ژووری میوانەکان بۆ چۆڵکەم و قەیچێکە منی پیاوەگەر باوکم ژوورەکە چۆڵکەم سێ چوار کچی برادری کچەکەم هاتووە نەچم بە دیارەوە دانیشم و سەیری چاوێرکە وڵا ئەنوا ئۆشکارشتم ینی کچم بیستووە پەست بووە لە براکەی و توتی ئەرێ بۆ هاتیت حیامت برد چاوت بڕیوە چاو کچانە ماڵم بە قورگتی کچت ئەڵێ نەبینیوە یانەمانە هەمووی ڕوویداوە من ڕۆژگارێکە کە زۆر جابینەوە کەواتە کە گەر براگەورەیە ئەگەر باوکە جەوێکی بۆ دروستکە بارودۆخێکی بۆ دروستکە ئەوە گرنگە مەسەلەی بەخشینی دیاری یەکێکە لە نیعمەتە گەورەکانەوەی پێوترێت جەژنانە یەکێکە لە نیعمەتە گەورە جارێکم خاڵ مناڵ زۆر نازانێت ماڵداری بکات فاشترین دایک و باوک چیە لە یەکەم ڕۆژەوە بە عملەیەکی زەخم دابەزیوە وەک حکومەتاریەمەکەی خۆمان بە مەعاشێکی زەخم دابەزی دوای چۆڕەی لێ بڕی قوڕی کرد بەسەرمانە و کۆڵی بۆمانینەوە کەواتە تۆ لە یەکەم جارەوە مەعاشێکی حساب بکە منەڵم بودجەکەی پێ بڵێ زۆر گرنگە مناڵ بودجەی خۆی بزانێ بڵێ کوڕە جوانەکەم ئەم مانگ ئەم جەژنەیە 20,000 ئەدەمێ ڕۆژی یەکەم 8,000 ئەدەمێ ڕۆژی دووەم 7,000 ڕۆژی سێم 5,000 بۆ نمونە زۆر گرنگە بودجە مناڵ فێر بێ ئەگەر زانێت منداڵێکی گەورە و باش و چاک و مەزبوطە بە ئیدارەدان
ئیدارەدان لەگەڵ دایکە وەزیری دارایی جالێرا ڕۆڵی وەزیری دارایە بینێژن ئەگەر بە ئیدارەدان لەگەڵ ئەمە بخۆی شتێکی باش و چاک و مەزۆر کاتە جەژنانە بخۆی گرنگ و مویمە جەژنانە بۆ کەسە نزیکەکانمان زۆر گرنگە چەندێک خۆشبەختم باوکی وایە ئاگام لێە ئەو بەکم چاو سێرەکەم 15 هزاری کردووە بە تاکەزاری یان 500 یان 250 چێتە هەر ماڵێک 2 داتە دەست مناڵەکە زۆر باشە بە کەمی مەزانە تۆ خۆت لە من و تۆ خۆت بیرکەرەوە جاری وایە شتێکی زۆر بەسیط بووە و ڕەنگە هیچی نەکردی و ڕەنگە زۆری لەوەی ترجمان پێ بەڵام جەژنانە زۆر گرنگ و تەنانەت من خێزانم زۆر جارڵێ کاڵم بۆ خێز جەژنانە بۆ ژن و بۆ منداڵ بۆ خوشک و براش زۆر گرنگ و بوویمە و بە ژەژنانەکە تۆزە گەورەتری کەمتر ئێمە جەژنان نادەین بە دایک و باوک من ڕەنگە خۆم بێویژدان بم ڕەنگە یەکێک لەوانی کە سەعترا بکەم بە حکومی باوکم بوونێ و ڕەنگە خوای گەورە لێ تێک لەدا یاری دایکشم هیچ کێشەیەکی نەوە بەڵام جەژنانە بۆ خۆی شتێکی زۆر گرنگ و بە تایبەتی ئەوانی کە دایک و باوکێکی تەقاوتیانێ دایک و باوکێکی بەتەمەنیانێ دایک و باوکێکیانێ سەرچاوی داراییان نییە من عەجیبم لێ دێ هەندێک کوڕەڵە دکتۆر گیان سەلاجەکە پڕە 3-4 جێلی هەیە لە هیچ نوقسانی کاکە خۆ تۆ دابەستت دانە ناو بەڕێزەکەم دابەستەیە ئەوە کە سەلاجە و خواردن و بەزم ڕزمە کاتە جاری وایە دارایی و بودجە بە تایبەتی ئەو مناڵانی کە باوکەکەی گەورەیە و یعنی من زۆر جار هەستی پێ دەکەم کە دایکێک باوکێک گەورە بێت حەز دەکات وەکو جاران ببەخشێت بەڵام ئەڵێ العین بەسیرە وەلیەت قەسیرە بۆیە سەرەکەی ئەو مافەمان لە گەورەکان سندوتەوە بۆیە زۆر گرنگە بێشعور نەبین گەورەکان شتێ داراییان بدەینێ با ئەو بیدا بە خوشکە زاکان و پورزاکان و ئەو کەسە بچکۆلانی کە دێت کەواتە ئەمەش بخۆی جەوێکی زۆر گرنگ زایدەن جەوگۆڕین چوونە یاری مەلعاب بۆ سەردانکردن لەگەڵیان ئەوش بخۆی گرنگە بۆ منداڵ لە بابەتی مناڵە مامەڵەی گەورەکانت لەگەڵ مناڵ باس کرد پێم خۆشە مەسەرەن بە گرنگیشەوە باسی مامەڵەی مناڵەکان بکەی لەو ڕۆژەیە مەسەرەن مناڵ چۆن مامەڵە بکە جاری وا هەیە شتی نامەوەکە جاری وا هەیە مامەڵێکی لەگەڵ گەورەکانە جۆرێکە مەسەلەن چی پێویستە خۆی دایک و باوک ئەگەر ڕۆڵێکی قدووە ببینن بۆ منداڵ زۆر گرنگە خاڵ یەکەم زۆر گرنگە لە ڕۆژی یەکەمەوە تۆ مەسەلەی جەژنت بۆ باس کرد بێت جەژن هەر چکرێت و فاسۆلیا و قەیسی خواردن نییە ڕەبتی کەی بەدینەوە یعنی من عەجیبم لێ دێ دایک و باوک جەژن دێ و ئەڕوات و مناڵەکەش لەبەرەوەی مناڵ بوو لە ڕەمەزانە نەیگرت کاتە فێریکە لە ئێستەوە فێریکە ئەم جەژنە بۆ لێخۆشبوون ئەم جەژنە بۆ ئاسوودەیی ئەم جەژنە جەژنی نەسر و سەرکەوتنە بەسەر نەفس و ئارەزووە کەواتەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هەندی ئاداب و تەقالیدی فێرکەین و خاڵی سێم ڕۆڵبەخشینە بە منداڵ من زۆر لا موهیمە دایک و باوک خۆی بە پەلە ڕانەکات بۆ دەرگاکە قەیچێکە کوڕێکی 10 ساڵت هەیە پێشیخە ئەکوڕە جوانەکەم ڕۆ بە خێراتنێکیان بکە ئەکوڕە جوانەکەم چکلێتەکە بێنە و ناساندنی منداڵەکانت بە چواردەور زۆر گرنگ و موهیمە خاڵی چوارم کە من شتێکی زۆر ناشری نەبینم کە عەباس کە خەفەتی پێدەخۆ بەویژەوەیە ئێمەی گەورەکە دەچین بۆ ماڵێک ئەوە تەوقاکەین لەگەڵ مناڵەکانە مناڵێکش ئاوا زیتەی چاوی دێ بەسەریا بازەکەین بێشعورانەوە چینە سەر گەورەکەی تر با 7 ساڵ بێ با 5 ساڵ بێ با 6 ساڵ بێ تۆ زانی ئەگەر من ڕیشێکم هەبێ ڕقی لە ڕیشمە بێتەوە ئەگەر جلێکی کوردیم هەبێ ڕەنگە و مناڵە داتۆ ڕقی لە جل بێ ئەگەر جمۆ ئەمامەیەکم لە بەرا بێت ڕەنگە و منداڵە ڕقی بێت کاتە زۆر گرنگە ئێمە گەر سەحابان و پێغەمبەر پێ سەلام چی کردو لە مناڵەکان و دەستی پێ کردو لە ئەو خواردنەوە لە دەستی ڕاستەوە دەستی پێ کردو لە منداڵەکان لەبەرەوە مناڵم سونەتی بڕۆ لە دەستی ڕاستەوە مناڵ بوو گەورە بوو بچووک بوو زۆر گرنگ و موهیمە مەش خاڵێکی تر کە گرنگە لە مەسەری تەعاملکردن و هەسوکەوتن لەگەڵ منداڵە کە بەداخەوە زۆر لە جەژنەکان ئەم مناسبە دەبینێت ئەسڵەن هەنێ جار بۆتە کێشەیەکی گەورە و مناڵمان بواتە بە خستخانەوەی چییە مناڵ بەجێشتن لە ناو سیارەیە خۆی جەنابی قوتبەدین چووە جەژنە پیرۆزەکە و مناڵی ناو سیارە ئاوا جیتی چاوی دێ و جا خواب کە پەنجەرەکەشی لێدا نەخست بێ و تووشی وە کۆڵە و خۆی کە لەم ڕووداوای ڕوویدان نەخن کرد کاتە مناڵ بەرە ژوورەوە ئەگەر کچتە ئەگەر کوڕتە من نازانم دڵپیسە ڕاستی ئەڵم دینەڵە دڵپیس نەبێ وەگەر ئەم مناڵە ئەزانی دوو لە ڕووی جەناب پیاوی چاوبەشقەڵیانێ زەحمە نەبێت جەنابیشت مەڕۆ خۆت و ژنەکەشت مەڕۆ ئەگەر بە خراپیان نەزای کاتە لەم دوانە تێ ناپەڕێ یان دڵت پیسە مغەنەتە بۆیە مناڵەکان نەبێت کاتە منداڵانە بە ئادا فێرە بن ئەتەکێت فێر ئێمە یەکێ لە کێشەکان کە من لە پەیمانگای خۆم زۆر جا لە شوێنانی کەش دایک و باوک پرسیارم لێ کاڵە دکتۆر بوومە تەپەن مناڵەکانم کۆمەڵایەتی نییە کەواتە جەژن باشترین شتە مناڵ فێری قسە بکرێ فێری تێکەڵاوی فێری هەڵس و کەوت فێری ناساندنی چواردەور و فێری ئەوە بێت کە خۆی بەشت بزانێ و ڕۆڵی و بەرپرسیارەتی و ڕسپۆنسیبڵەتی بدرێتێ کە بۆ بخۆی خاڵێکی گرنگە بۆ منداڵ کە ئەو ڕۆڵی بدەین بڵێ زۆر باش فئەیەکی تری کۆمەڵگا کە لە جەژنە ئامادەییان هەیە ئەوانیش کەسانی پەکەوتان و کەسانی نەخۆشن ئەو کەسانن کە ناتوانن هەستنەوە و بەشداریشی کارای جم و جۆمەکانی جەژن چۆن مامەڵە بکرێت لەگەڵ دووفی لە جەژنە ئەگەر وریان نەبین زوڵمیان لێ دەکرێت یەکەم ئەوانەی کە نەخۆشن و یاخود نەخۆشیێکی درێژخایانیان ویان نەخۆشی تازانێ زایدەن پەکەوتەکان خاڵ یەکەم زۆر گرنگە فایلی کۆن هەڵمەدەرەوە
گردنی ئازان نەبێت ئەگەر من بۆ نمونە نەخۆشیەکەم هەیە لە جەژنابی لێم پرسی ئەرێوە چۆن بوو چۆن نەبوو عملیاتی مایسیرەکەت کردیان نا عملیاتی فتقت کردیان نا بە چەند کردت چەند ملیۆنەدا لە کێبۆتی کرد برارۆ چەند بێویژدان ئەم فایلە بۆ هەڵەدەیتەوە من ئەگەر هەر عملیاتێکم کردو بۆ هەڵێدەیتەوە ینی من خۆم ملیۆن و بۆنە ملیۆن و برادێک ملیۆن و 300 زایدا بە عملیاتێ بۆ زامیە کولێنێتەوە خۆی پەستە و زایدەن بۆ زەمی دکتۆرەکەن ئەی هاوار یعنی زۆربەی جەژن ئەبێ بە زەمی ئێمە وەڵای برا گردنی کەس ئازان ناکەن بۆ زەممان بکەن ئەی هاوار ڕاستە خێرمان بۆ نووسرێ خوارە خێیدە نەکا بە خێر بۆمان نووسرێ شەڵان نێتمانەیە چکە زۆر جار کۆمەلگە زەممانەکا بەبێ ئەوی جدا تۆ بە تایبەتی تعمیم کە لە یاسای تعمیم لە دینە جائز نییە تۆ هیچێک خراپ بۆ تعمیمی کەی بڵێ چاکیان نییەوە ڕەبی ئۆخەی لە خۆیان نەکەن ئەم جەژنیان لام و جەژنێکی تر ناخۆشتر بێت کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگە فایلی کۆن هەڵ نەدەیتەوە مە یەکەم خاڵی دووەم زۆر گرنگ و مهمە بەڕووی خۆش و بە پێکەنین و بە زەردەخەنەوە قسەیان لەگەڵا بکەین کەمەش گرنگە کەمەش گرنگە مەسەن ئەزانی ڕەنگە بەسەن بزانێ من شێر پەنجەمە هیچ پێویست ناکاو کاک محەممەد باشی بۆچی وام لەکەی بۆ منی ترکە ئابە ئەم دێ بۆ نچی بێتاقەتە بم هەر هیچ نەبێت ئەڵێ وەکۆڵ یەسیری وەلا تو عسیری و یاخود بۆ نمونە مەسەرەن وەکۆڵ ئەبتیسامی فی وەجی ئەخیکە سەدەقە بڕۆ بۆ هەموو فەرمودەکان لەگەڵ ما تەطبیقیکە بۆنەکە بۆنەیەکی ئاینی نییە بزە و زەردەخەنێ هەریچ نەبێ بڵێ هیچ نییە و ماشەڵڵا ڕوود خۆش بووە و تەسەورەکەم بە زووترین کات با جەڵدەشم بێ با من جەڵدەشم بێ کەواتە خاڵی دووەم ڕووی ناخۆش و بێتاقەتی و ناڕەحەتی نەبێ خاڵی سێم ئیهمال نەکردن مثلا من نەفەرێکم جەڵدە لێمی داوە لە ژوورەکەی ئەو دی ئەوە گوێچکەم ئیشەکات بەس ناتوانم بجوڵم ئاگام لێڵێ کورە باوکم جەڵدە لێ داوە ناشکوری نەبێت لەوا چێ بۆ نمونە مەسەن تااقەتی تاوقەکردنی نەبێت جاری وایە خەڵکم گوێ لێ بۆم قسەی وتووە کەمە بۆ خۆی شتێکی خراپە ینی کابرا ئەگەر پەککەوتەی جێگەشە من بە هیچ شێوەیەک ئەگەر کۆلە فتوای دینی نادەم بەڵام قەناعەتم وایە گوناحبارە بێ ئەو عایلە و خانوادێت جەژن نەکا بە جەژ نییە و بۆ ئەگەر پیاوێکە جەڵدە لێی داوە نەخۆشیەکە ئەگەر بۆ مناڵێکی شەل دەماغتانێ ئەگەر منداڵێکی منگۆڵە مەڵێ عقلی پیاناشکەوینا جلی بگۆڕە شێوازی بگۆڕە ئوستوبی بگۆڕە ئەگەر باوکێکی بە تەمەنم هەیە دوور بێ من بێ یان جەنابەت یان هەر کەسێکی تر باسی عام باس دەکەین کە لە جێگای پەککەوتە بووە جلەکانی بگۆڕە و وەکو جاران مەلاتخانی و تەقریبەن با خۆی پیسکە با دایمەنێ هەر کەس نەچێ بالضبط من ئەمە ئیجەرم و ڕووداوی حەقیقیە چوومەتە ماڵ هاتوومە تامدی بەکڕوتم بوو باوکتان نەگەڕ وڵا کاک تۆ دایبی پێوەیە کەڵکیەوەی نیە دایبی چییە ئەم قسە بەلاشە چییە جلێکم بکە بەر و شەواڵێک و مەراخانێک بەر با خۆم پیسکەم لە ژێرەوە بەڵام هیچ نەبێ با سیمایەکەم پێوە دیار بێ هیچ نەبێ خزمێک کە سوکاری هات کچەکان باوشکەن بە شانی باوکیانە باوە با سیلفی بگنەوە باوە بەقن چاو سەیرەکە هەموو سیلفیەگرێ و باوە زیتەی چاوی دێ و لە ناخەوە دقە بە دقە ئەمریکا ڕۆڵە چۆنم دروستکردن بەڵام بەداخەوە ئێستا هیچتان نایە بەلامە لەو دی و حلکە حلک و پێکەنینە باوکیان لەم دی لەسەر قەنەفەیەک بەجێشتەوە لەسەر قەرەوەڵێک بەجێشتەوە زوزوشە باوەی چەخۆی باوە چی بخوا باوە سەرودڵتان کرد و کۆڵێ ما وێرانتان کرد کاتەوە بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە کەواتە ئەو کەسانی کە نەخۆشن ئەو کەسانی کە پیر و پەکەوتن دەبێ بەڕاستی حسابێکی تایبەتیان بۆ کرێت شوێن گۆڕین بۆ خۆی زۆر گرنگ و مویمە چەندێ بەدڵمە ینی جاری وایە جەژنان لە گەڕێکێک ڕەت بوومە ئاگام لێ بۆ باوکێک بە عارەبانەکەی ناوێنە جلێکی کوردی و تەرتیبە خۆ من نەزانم جەڵدەی هەر بە شێوازی دانیشتەکەرەوەی هەست بکەین جەڵدەی یان ئیزداق گەورەیە بەڵام جلێکی جوانێک کروتە بەری و لە بەردەم دەرگاکەدا ناوە لەسەر ڕەسیفەکە و هەر کەسێک لێوە ڕەتە بێ کاک محەممەد یان کاک ئەحمەد شاجە پیرۆزی دەکەن بەڕاستی ئەمە بۆ خۆی ئەو پەڕی تاقیە ئەو پەڕی ئینێرجیە ئەو پەڕی بەخشینی بەرگریە کە لەوەچێ بەقەت سەدان علاج کاریگەری هەبێت کەواتە حاڵەتێکی دەرونی حسابی بۆ بکە شوێنی پێ بگۆڕە سەردانی پێ بکە یەکێرەکێشەکانی ترمان لە ماڵەوە بەجێ مێڵە سەردانی پێ بکە چەندێ بێشعوریە هەموو عایلە و عەشرەت بەرەو سیتەک ڕۆشتون و خەریکی بورغیتونکردنەوە و دایسیەدەن و بەڵام کەسێکی بە تەمەنیان لە ماڵەوە داناوە و با وڵات و تااقەتت نییە ئەچین بۆ سیتەک باوەش تەمان ئەوەنێ تر ئەڕوخێت من لەگەڵتان گەورەکان بە شعورن گەورەکان لە ناخەو ئەگیرێت ئێمە لە کتێبێکی دەروناسی خوێن مۆڵێ گریانی گەورەکە وەکو گریانی بچووک نییە کاتێک من و تۆ گەنجین هەندێک جار بە فرمێس دەگیرن بەس ئەو لە ناخەوە دەگیرێت ئەو لە ناخەوە کسس دەبێت ئەو لە ناخەوەکو گوڵێک بۆ نەکس دەبێت بۆیە شوێنی پێ بگۆڕە سەردانی پێ بکە سەردانی هەندێک شوێنی مناسباتی شوێنی باشی پێ بکە کە یادگاری لەگەڵ هەیە زۆر جار من لە جژنانە ئەمە باس کردو لە بەرنامەکانەویشەوەیە بە تەمەنێک کە دایک و باوکمانە لە شوێنێکە و لە ماڵێکە وەختی خۆی لادەیەکێ لە شارباژێر لە هەورامان یان لە شارەزوو یان لە شوێنێکی تر بردننی دایک و باوک بۆ ئەو شوێنە و هەوایەک هەڵمژێ و سەردانێکی لادێکە بکات جاری وهەیە بەقەت 100 دەرمان چارەسەرە جاری وایە نەبێ بۆ مبالغە بەقەت سەدان عیلاج طبیعی کاریگەری ئەبێت بۆیە شوێن گۆڕین و یادگاری خۆشەکان بیرخستنەوە ئەو نەفەرە بۆ خۆی شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە کاک دکتۆر بەداخەوە ئێمە کاتمان نەماوە لەم قسە شیرینانە زیاتر ببیستین ئەگەر شتێکت ما بێتەوە بە کورتی لە کۆتایی وەرنامەکەیە پێمان کۆتا قسەی من ئەوەیە کە تکایە ڕقوقینەمان نەبێت
عجیبم لێ دێ گەنجێک لە ناو ڕەمەزانیشا هێشتا کە گەنجێک بە تەمەنێک پیرێک هێشتا بڵێ گردنی ئازا ناکەم جەژن ینی گردن ئازایی جەژن بۆیە دانراواتە نهێشتنی ڕق و قینە ئەگەر وەکو منی دکتۆر ئەو بەڕێزەی کە سەیری بەرنامەکە کا بیزانایە نهێشتنی ڕق و قینە چەند ئاسوودەی دەکا من ڕقم لە برایەکمە بەس نەیهێڵم لە دڵمە چەند دڵم ئاسوودە دەبێت چەند سەمامەکانی دڵم باشتری ئیشەکات مێشکم باشتری ئیشەکات زوخاو ناکەمە دڵی خۆمەوە گەدە و ڕیخۆڕم تووشی قورحە و مەعیدە نابێت بە دڵنیاییەوە ڕق و قینەمان هەڵناگرت بۆ دنیا و بۆ قیامەتمان لەبەرەوە لێخۆشبوونمان و خۆشی و ئاسوودەیمان و نهێشتنی ڕق و قینە و منافەسە دروست نەکردن هاتووە و نەهاتووە کەمەی کە لە کوردە حیاتەکەی خۆمانە هەیە هاتووە و نەهاتووە من دەچم ئەگەر هاتووە من زیاتر دەچم ئەگەر تەنانەت ئەو جەژنە پیرۆزەی نەکردو من دەست پێشخەری دەکەم چکە ماهیەت و بنچینەکەیمان لەبیر نەچێ ئەمە هەموو ئەمانە باسمان کرد دنیایی باسمان کرد بەڵام لەبیرمان نەچێ هەموو ئەمانە دەیکەین بۆ ڕازیبوونی خوای گەورەیە بۆی هەم لە دنیای ئاسوودەبین هەم لە قیامەتشا خۆشبەخت و سپاس زۆر سپاس کاک دکتۆر بۆ قسە شیرینەکانت بۆ قسە خۆشەکانت هیوادارم ئەم جەژنە خۆت و خانەوادە و هەمووان ئینشاڵا بەخۆشی بەسەر بەرست بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان دووبارە جەژن لە هەموو لایەکتان پیرۆز بێ بە خۆشی ڕۆژەکانی جەژن و ڕۆژەکانی داهاتووتان بەسەر بەرن تا بە گەیشتنەوەیشی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین شاد و بەختەوەر و کامەران بن خواتان لەگەڵ